ایرو مسرور بارزانی شوردار جوات آسای شهر ماکروسان پیشوازی لستیوانی ویلیامز جیگرا سروکشاندی ایالت نیگرتیان امریکا لعراق کرد. ده هفدیتنه که ده گفتگو لدور گرینگی هوجداریان لشکری و سیاسی ين اوبراسيون رزقار كنا دفرن جري دسي ترويسين داعش لعراق ولا فاتنا سياسيين نفرا بكاتين عراق حتى تكسكرن پەیوەستبان پرسەوە مەسرور بارزانی چارەسەرکردنی ڕیشەیانەی کێشە و جیاوازیە ئەتنی و ئاینی و سیاسەکانی لە عێراق بە پێویست زانی و ڕاگەیاند ئێمە وای دەبینین کاتێک مووسڵە ڕزگار دەکرێت کۆمەڵە کێشە سەر هەڵدەدەن بۆیە ڕێککەوتنی سیاسی نێوان پێکاتەکان لەسەر بەڕێوەبردننی شارەکە بەر لە ئۆپەراسیۆنەکە بە فاکتەرێکی گرنگی سەقامگیری واشتی دەبینین هەر لەم دیدارەدا تیژ خرایە سەر پێداویستی و کەرەسە سەربازەکانی هێزەکانی پێشمەرگە و پێشکەشکردنی یارمەتی مرۆیی زیاتر بۆ هەرێمی کوردستان بە تایبەتیش پێشبینی دەکرێت لە ئەنجامی بەڕێوەچوونی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ ژمارەیەکی دیکەی ئاوارە پەنا بۆ هەرێمی کوردستان بهێنن لە بارەشەوە جێگیری سەرۆکی نێردەی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراق ئاماژەی بە ئامادەگیەکانی فریاگوزاری مرۆیی کرد و ڕاگەیاند لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە مرۆیەکانی دیکە لە سەرخەتین و بەدەنگەوە هاتنێکی باش لەم بارەیەوە بەدی دەکرێت دووپاتیشی کردەوە کە لە گفتوگۆکانی خۆیاندا لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام دەبن.